قۆناغی یەکەمی قرتاوکردنی گەڕێکی داڵانی لە ناحەی خوورماڵ کێشە و گرفتی 40 ساڵی زۆرترین دانیشتوانی ئەم گەڕەکەی چارەسەر کرد. بەخوا ژیانمانەوە بەدەستە پوتۆزۆ من لە دایک بووم حتا ئێستا ئێرە کراوە تۆ ئێستا قیرمان بۆ کرێت هەر شێت بوو بووی هەر ژیانمان نەبوو بەدەستە پوتۆزۆ دەستیان خۆش بێ یاخوا. ئەم پرۆژەیەکە بەڕاستی جێگای دەستخۆشیە، یعنی کارێکی زۆر باشیان کردووە، ئێمە نەجاتمان بوو لە قوڕ لە تەپوتۆز، یعنی بەڕاستی جێگای دەستخۆشیە. جگە لەم پرۆژەیە بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانەکانی هەڵەبجە چەند پرۆژەیەکی دیکەشی بەگەڕ خستووەتەوە. لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی لەسەر بودجەی ساڵی 2022 نزیکی سەر و 3 ملیار پرۆژەمان لە بواری جێبەجێکردنایە، 750 ملیۆنی لە سنووری شارەوانی سیروانە، ملیارێک و 600 ملیۆنی لە شارەوانی خوورماڵە، 250 ملیۆنی لە شارەوانی بیارایە، 250 ملیۆنیشی لە شارەوانی تەوێڵایە. پرۆژەکە جگە لە قرتاوکردن دروستکردنی شۆستە و ئاوەڕۆشی لە خۆ گرتبوو، دەرخستە بۆ قۆناغی دووەمیش ئامادەکراوە. پرۆژەیە 1800 ماڵ سوودی لێ ئەبینێتەوە، ئینشەڵا بەردەوامە بین لە هەوڵیش داین بۆ قۆناغی دووەم لە بودجەی 2023 دەرخستەمان بۆ ئامادە کردووە، ئینشەڵا ویش جێبەجێکرێت. کۆمپانیای پاراو کە پرۆژەکە جێبەجێ دەکات دەخوازێت گرفتی دارایی بۆ دروست نەکرێ تا پرۆژەکە تەواو بکات. نمدەکەمان تقریبان مانگی 8 تەواو بێ، ئەگەر پارەمان بۆ سەر بکەن تەواوەکەین کەوتۆتە ئەستۆی پارێزگای هەڵەبجە، چونکە ئێمە سولفاکەین تەقدیمی ئەوانەکەین چەکەکەمان بۆ بکەن بۆ بانقی ئاڵای هەرێم، ئەگەر ئەمان پشگیریمان بکەن ئاش بۆمان سەرفەکەن. ئێستا شارەوانی خوورماڵ بۆ تەواوکردنی پرۆژە ڕاگیراوەکانی گەڕێکی فەرمانبەران و ئاشتی پێویستی بە 2 ملیۆن دلار هەیە، تاوەکەوانیش وەک ئەم گەڕەکە لە گرفتی دەیان ساڵە ڕزگار بکات. سەلاح جەمیل، کورسات نیوز، ناحەی خوورماڵ.